بۆ یادی هاوڕێیانی گیانبەختکردووی گوردانی شوان. ساڵانێکە دوایین ڕۆژەکانی زستان و کاتی هاتنی وەرزی بەهار و ساڵی نوێ بۆ ئێمە و جەماوەری خەڵکی ڕەنجدیت و ستەم لێکراو و برهێنەرەوەی کارەساتێکی گەورە و تراژیدیەکی ئینسانی و خەم و ماتەمینێکی زۆرە. 33 ساڵ لەمەوبەر هاوکات لەگەڵ دوایین مانگەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق ناوچەی دەشتی شارەزور لە کوردستانی عێراق بوو بە مەیدانی شەڕێکی خوێناوی کە تێیدا هەزاران کەس لە خەڵکی بێدفاعی دانیشتووی ئەم ناوچەیە بە ژن و پیا و منداڵ و پیر و لاو بەهۆی بۆمبارانی شیمیایی ئەرتەشی جەنایەتکاری ڕژیمی عێراق گیانیان بەخت کرد. لەو نێوەشدا کۆمەڵە کە لە ماوەی 8 ساڵ شەڕی وێرانکەری ئێران و عێراقدا دژ بەم شەڕە کۆنەپەرستانەیە هەڵوەستی گرت و بەردەوام هەوڵی دەدا خۆی لە مەیدانەکانی بەدوور ڕابگرێ، ئەم جارەیان و هاوچارە نووس لەگەڵ خەڵکی ستەم لێکراوی ناوچەکە کەوتە داوی ئەو شەڕەوە و خەسارێکی گەورە و گرانی بەرکەوت. لەو ساڵانەدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە چەندین خاڵی لە کوێستانەکانی سنووری نێوان ئێران و عێراقی کردبووە شوێنی پشودان و هێزگرتنەوە. ئاوایی بیارە یەکێک لەو شوێنانەیە لە ناوچەی هەورامان کە گوردانی شوانە تێیدا جێگیر بوو. ڕۆژی 25 ڕەشەمەی ساڵی 1366 هەتاوی هاوڕێیانی ئێمە ئاگاداری جموجۆڵی تازەی هێزەکانی کۆماری ئیسلامی لەو ناوچەیە بوونەوە. ئەگەری سەرهەڵدانی شەڕێکی قورس یەکجار لەسەرێ بوو. لەلایەن فەرماندەی نظامی کۆمەڵە و کومیتەی ناوچەی سنا وێڕای پەیوەندی لەگەڵ فەرماندەی گوردانی شوان فەرمانی پاشەکشە و چۆڵکردنی بیارە بەو هاوڕێیانەدرا. هاوڕێ شکوڕڵڵا خەیرابادی فەرماندەی گوردانی شوانی واستۆگرت بوو. یەکێک لەو ڕێگایانە لە مەسیری بەرەکانی شەڕەوە تێپەڕ دەبوو و بەهۆی ئەوەی کە ناوچەکان شاخاوی بوون و لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە داگیر کرابوون، تێپەڕین لەو ڕێگایەوە مەترسیدار بوو و تەنیا بە هاوکاری هێزەکانی بەرەی کوردستانی عێراق لەوانە بوو جێبەجێ بووە. ڕێگایەکی دیکەش بە مەسیرێکی دەشتاویدا دەڕۆیشت کە ئەگەر چی وێ دەچێت ئەمتر بێت، بەڵام لە ڕاستیدا لە تیرڕاستی دوژمن و لە سوچی هێرشەکەی ئەواندا بوو. هاوڕێیانمان بۆ پاشەکشە سەرنجام بڕیاریاندا کە بە ناوچە تەخت و دەشتاویەکاندا پاشەکشە بکەن. پاش ئامادەبوون و ئارایشی نظامی پێویست بەرەو ئاواییەک بە ناوی عەنەب بەڕێدەکەون. لە نزیکی ئەو شوێنە دەبینن کە هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە هاوکاری هێزەکانی بەرەی کوردستانی عێراق بەشێکی بەرین لە ناوچەکەیان داگیر کردووە و ئەو پردە سەرەکیەش کە دەبوایە بەسەریدا تێپەڕی بەیان لەلایەن ئەو هێزانەوە خاپور کراوە. بەڕووخانی ئەو پردە ئیتر ڕێگایەک نەمابوو مەگەر ئەوەی کە لە دەریاچەی سیروان تێپەڕی بەیان. هاوڕێیانی گوردانی شوان ناچار بوون بڕۆنە ناو ئاوایی عەنەبەوە و بە شێوەی نەهێنی لە چەندین جێگا جێگیر بوون تا ئەوەی کە لەگەڵ تاریکبوونی هەوا لە دەرفەتێکی گونجاودا درێژە بە مەسیری پاشەکشەیان بدەن. ئەو ڕۆژە هەتا ئێوارێ لەوێ دەمێنەوە. بەڵام مانەوەیان لەوێ هاوکاتە لەگەڵ بۆمبارانی شیمیایی هەڵەبجە و بەهۆی بڵاوبوونەوەی گازی ژەهراوی لە گشت ناوچەکە ژمارەیەک لە هاوڕێیان بە سەختی و ژمارەیەکشیان تا ڕادەیەک مەسموم بوون. لەلایەن کومیتەی ناوچەی سنەوە لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان پەیوەندی دەگیرێت و پێیان دەوترێت کە بەرەو دەریاچەی سیروان حرەکەت بکەن تا لەلایەن ئەو بەلەمانەی کە پێشتر ئامادەکرابوون ئەوان لە دەریاچەکە تێپەڕێنن. هاوڕێیانی گوردانی شوان تا تاریکبوونی هەوا ڕاوەستان. لەگەڵ تاریکبوونی هەوا هاوڕێیانمان بەرەو کەنارەکانی دەریاچەی سیروان وەڕێکەوتن. لە بارودۆخی ئاساییدا بۆ تێپەڕین لەو مەسیرە تەنیا 2 سەعات پێویستە، بەڵام لەو بارودۆخە مەترسیدارەدا ئەو مەسیرەیان بە 8 سەعات تێپەڕاند و سەرنجام بەداخەوە نەشیان توانی خۆ بگەێنە شوێنی دیاریکراوی هاوڕێیانی کومیتەی ناوچە. لەو نێوەدا و لەو بەری دیکەی دەریاچەکەوە گوردانێکی دیکە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنەوە و ژمارەیەک لە بەرپرسانی نێونەرایەتی کۆمەڵە لە عێراق بە پەلە و بێقەرار بۆ یارمەتی و دەرباسکردنی گیانی هاوسەنگەرانی خۆیان ئامادەی هەر جۆرە چالاکی و فداکاریەک بوون. ئەو ئازیزانە حدودی 20 دقیقە لەگەڵ دەریاچەکە مەودایان بوو، بەڵام بەهۆی ئاشنا نەبوون لەگەڵ ئەو ناوچەیە و تاریکی هەوا شوێنە دیاریکراوەکەیان نەبینیەوە. بە مەبەستی پەیوەندی و یارمەتیدانی زیاتری هاوڕێیان
بەلەمێک بە 5 سەرنشینەوە بەرەو ئەو بەری دەریاشەکە دەنێردرێ. بەڵام پێش ئەوەی ئەم بەلەمە بگاتە کەنار ئاوەکان دەکرێتە ئامانجی هێزەکانی کۆماری ئیسلامی. بەلەمەکە تێک دەشکێت و 4 کەس لە هاوڕێیان گیانیان بەخت دەکەن و یەکیشیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەدیل دەگیرێ. کاتێک ئەو هاوڕێیانەی یارمەتیدەر ئاگادار دەبنەوە کە بەلەمەکە نەیتوانیوە بە سڵامەت خۆی بگەێنێتە ئەو بەری دەریاچەکە، بۆ جارێکی دیکە ڕێونێنی بە هاوڕێیانی گوردانی شوان دەدرێت کە خۆیان بگەێنە خاڵێکی دیکە لە کەنار ئاوەکە. دەبەلەم بۆ گواستنەوە و تێپەڕاندنی هاوڕێیان لە دەریاچەکە ئامادەکرا بوو. هاوکات هێزەکانی پێشمەرگا ئارایشی پێویستیان بۆ کردنەوەی ڕێگا و بەرپرسدانەوەی هێرشی هێزەکانی ڕژیم بە مەبەستی پاراستنی گیانی هاوڕێیان و ئەنجامدانی ئەمەلیاتی گواستنەوە بەخۆگرت بوو. لەو نێوەدا هاوڕێ شکرۆڵڵا خەیرابادی فەرماندەی گوردانی شوان هاوڕێیانی نیشتەجێ لەو بەری دەریاچەکە ئاگادار دەکاتەوە کە چەند واحدێک لە هاوڕێیانی گوردان لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی تێکەڵچوون هاتوون. پاش تێپەڕینی نیو سەعات دوایین پەیوەندیەکان لە نێوان فەرماندەی هاوڕێیانی دوو بەری دەریاچەکە دەگیرێت و پاشان بۆ هەمیشە پەیوەندی لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان دەپچڕێت. وردە وردە و لەگەڵ تێپەڕینی کات معلوم بوو کە هاوڕێیانی گوردانی شوان لەو بارودۆخە یەکجار سەخت و دژوارەدا بە تایبەت لەبەر مەسبوونبوونی ژمارەیەک لە هاوڕێیان بەهۆی بۆمبارانی شیمیاییەوە نەیان توانی بوو خۆ بگەێنە کەناری دەریاچەی سیروان و شوێنی دیاریکرا و هەر بۆیە لە ناو قامیشەڵانەکانی دەوروبەری دەمێننەوە. لەو کاتەدا هێزەکانی کۆماری ئیسلامی کە بەلەمەکانی یارمەتیدان دەبینن بەوە دەگەن کە ڕەنگ بێ واحدێک لە هاوڕێیان لەو ناوچەیەدا گیریان کرد بێت. بەو هۆیەوە ژمارەیەکی یەکجار زۆر لە هێزەکانی دوژمن لە دەوروبەری شوێنی جێگیربوونیان کۆ دەبنەوە و پاشان لەگەڵ هاوڕێیانی گوردانی شوان تووشی تێکەڵچوون دێن و ئەو کارە ساتە دەخڵقێت. بەم جۆرە خوێنی هاوڕێیانی گوردانی شوان لەگەڵ خوێنی هەزاران کەس لە خەڵکی ستەم لێکراوی هەڵەبجە تێکەڵ بوو و لاپەڕەیەکی دیکەی بە مێژووی پڕ لە جەنایەت و خوێن ڕێژی حاکمانی سەرمایە زیاد کرد. 12 کەس لە هاوڕێیانی گوردانی شوان لەلایەن دژمنەوە بەدیل گیران. 11 کەسیان پاش چەندین مانگ ئەشکەنجەی فراوان و مقاومەت و خۆراگری لە بەرامبەر ئەشکەنجەگەران و دیفاع لە ئامانجە کومونیستەکانیان سەرنجام لە جەریانی کوشتار و قەتڵ و عامی سەرتاسەری بەندکراوانی سیاسی لە هاوینی ساڵی 1367 هەتاویدا لە زیندانی سنا ئێعدام کران. لەو کارە ساتەدا سەرجەم 68 کەس لە ئازیزترین هاوسەنگەرانمان گیانیان بەخت کرد. ئەو هاوڕێیانە لە زمرەی لایەقترین ئەندامان و کادرەکانی پێشڕەوی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بوون کە لە جەریانی شۆڕشی ساڵی 1357 هەتاوی و ویان ساڵەکانی پێشتر هاتبوونە ناو گۆڕەپانی خەباتەوە و بە دڵێکی پڕ لە خۆشەویستی بۆ ئامانجی ڕزگاری کرێکاران و بێبەشان و دامەزراندنی دنیایەکی بێستەم و چەوسانەوە و بێعەداڵەتی و وێڕای بەرزکردنەوەی دروشمی بژی سۆسیالیزم گیانی ئازیزیان بەخت کرد. ناوی گوردانی شوان لە ناو بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستان و چالاکیەکانی کۆمەڵەدا هەتا بە ئەمڕۆ و بیرهێنەرەوەی بوێری و خەباتکاری بووە و دەشبێ. ڕێباز و ڕەوشت و هەڵسوکەوتی سەمیمانە و شۆڕشگێرانە و گیانبازی و خەباتی لێبڕاوانەی ئەم گوردانە ڕەزمەندەی کۆمەڵە لە مێژووی بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان و خەباتی کرێکارانی شۆڕشگێر و کۆمونیست دژ بە دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی سەرمایە لە ئێران جێکەوتووە. لە 33هەمین ساڵ یادی گیانبەختکردنی ئەم هاوڕێیانە یاد و بیرەوەری هەر هەمویان وێڕای دووبارەکردنەوەی پەیمانی پێبەندبوون بە ئامانجەکانیان و یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگای سۆسیالیزم بەرز ڕادەگرین. لەو ڕۆژەدا بۆ جارێکی دیکە سڵاو و درود دەنێرین بۆ بنەماڵە و کەسوکاری ئەم هاوڕێیانە کە لە ماوەی ئەو ساڵانەدا بە تاقەت هێنانیان لە بەرامبەر ژانی لە دەستانی ڕۆڵەکانیان بوونەتە مایەی دڵگەرمی و هومێدواری زیاتری ئێمە بۆ خەبات و درێژەدانی ڕێگای ئازیزانیان.